لسرفان مجران دهاتوی ویشاری دگل دنگوین گفتگویان با آوای که راستا و خونه راستا و هر چنده پاکستان شکستنینا که هر دولاتان لإسلام آبات بینی تسر یک میزه هجای محمد حمادی جافدر سیاسی ابو ظبی میوانه منه هجای محمد تو گلک خیراتی کردستان 24 امارات شاو تماشای وی شرایط کرد بری چند روزان دنگوی که هبو که ممکنه امارات جی سپای خوب پنیریتن دست به هیرشان بکتن بر سوا هیرشن ایران ابداد نوکه چیه تازه چیه نیهیه لسر بريارة إمارات. نعم مساء الخير أولا شكرا على استرتاصلا ورئيس بو ايوي عزيز بەڵێ بێگومان ئەوە دیارە کە ئیمارات خۆی بە دوور گرتووە لەم شەڕە بە هیچ جۆرێک هیچ لایەنێک نەبووە لەم شەڕی لە ئێستادا هەیە لە ئارادا هەیە ئیمارات بە هەموو شێوەیەک ئاگاداری ئەوەیە کە مەترسیەکانی ئەم شەڕە چەندە گەورەنە بۆ تەواوی ناوچەکە بۆ تەواوی جیهان لەبارەی ئەوەی کە ئایا ئەم دۆخی کە ئێستادا هەیە ئایا ئەوەی کە ئیمارات چی دەکات ئیمارات لە خۆنەکدا چی دەکات ئیمارات هەموو هەوڵێکی خۆی دەدات ئیمارات هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی چارەسەر بۆ پێشان بدۆزێتەوە کە لە ناوچەکەدا هەیە کە دەبین ئەمڕۆ دۆخێکی زۆر نەخوازراوە هەیە کە کێشەیەکی گەورەی دیکە لە ئاخرانی گەروی هورموزە ئەمە بە شێوێکی زۆر کاریگەری کردوتە سەر دۆخی ناوچەکە دۆخی ئابووری ناوچەکە تەواوی جیهان ئیمارات بە هەموو شێوەیە هەوڵی ئەوە دەدات کە گەروەکە بکرێتەوە لە هەمان کاتدا هێرشی دەکرێتە سەر بۆ ماوەی چەندین ڕۆژە لە سەرەتای دەستپێکی شەڕەکەەوە ئیمارات هێرشی دەکرێتە سەر ئیمارات پەیامی ئاشکرا ئیمارات بەردەوام دەختی لەوە کردوێتەوە کە هیچ کاتێک بەشێکی شەڕەکە نەبووە. باش بەڵام ژلایەکێ دی هەندێک هەواڵ هاتبوونە بەڵافکردن و ژلایەکی ئیمارات ژلایەکێ دی سعودیا ئوردن زەخت و فشاران لە دۆناڵد ترامپ دکەن حتا کو بتەمامی ئەف حکوومەتە لە ئیرانی ژناو بچیت. آیا بفرمی هیچ داخەزەکە هوسا جە ئیمارات بۆ ئەمریکا هاتیە کردن؟ حقيقة ليس هناك راستي دا لدوانشي فرمي لم زورانية كأم بابة باز بكالنا للاين إمارات ولا للاين سعودية وبهي زورك لأردن جمعي باس نكردوان بەڵام ئەو پێشاتێنی کرد ناوچەکەدا هەیە باس لەوە دەکەن ئەوە دەردەخەن کە ئەمریکا بە ڕێگاوەیە یاخود هەوڵی ئەوە دەدات کە کۆتایی بەم بابەتە بهێنێت بە هەموو شێوەیەک ئێستا ڕژێمی ئێرانی ئەوەی دەرخست کە ڕژێمێکی دوژمنکارانەیە ڕژێمەکە کە سەختترین زۆرەکان هێرش دەکاتە سەر وڵاتانی دراوسێ بە تەنانەت هێرش دەکات سەر هەرێمی کوردستانیش بەڵێ ئەوەی کە دەبینین لە ئەم بابەتی هەیە ئەمڕۆدا دۆخەکە زۆر جیاوازە لەوەی کە لە 28 شوباتدا شارەکە دەستی پێ کرد ئیمارات ڕوونکردنەوەی دابوو پێشترێ بیدایەتی شارەکە ڕایگەاندوو کە بە هیچ زۆرێک ناوێت بێتە لایەنێکی ئەم شەڕ بەڵام ئێستا دۆخەکە زۆر جیاوازە بۆیە ئێمە کاتێک ئێمە لە ناوەڕاستی ئەم شەڕدا ئیمارات لە ناوەڕاستی ئەم شەڕدایە پشکی شێری بەرکەوتووە هێرشی کراوە سەر کە زیاتر لە 2000 درۆن تەنها درۆن هێرش کراتۆ سەر ئیمارات ئەمە چەندین ئەو پەڕی چەندین هێرشی کە سێرکراوتە سەر ئیسرائیل بەڕاستی ئیمارات هێرشێکی زۆر ناڕەوای دەکرێتە سەر ئیمارات بەردەم ئەوەی ڕاگەیاندەوە کە لەگەڵ ئاشتیدایە ئیمارات ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە ئابووری جیهانیدا بەڵام بەداخۆ دەبین هێرشێکی زۆری دەکرێت سەر لەلایەن ئێرانەوە بۆیە هەموو هەوڵێک بۆ ئەوەی ئەم دۆخە باشتر بکات ئیمارات دەبێتە بەشێکنەوە. باشە هێژای محەممەد ئایا هین چاوەڕێتکەن کو إيران هيرشين خول سر ولاتن كندافي وعربي راوستينيتن ولاتن عربي ولاتن كندافي هيش دخزة كفرمي جي إيران كريا أجر أريبر سفوان شبوية إذا تسأل من دولة الإمارات لم يكن هناك طلب رسمي داواکاریە کی فەرمی نەبووە لە ئیمارەتە من و جێم لێ نەبووە کە داواکاریەک وا فەرمی هەبێت من و جێم لێ نەبووە ئێران بەردەوامە لە ناردنی موشکەکانی بۆ ئیمارات بەردەوامە لە ناردنی موشکەکان بۆ وڵاتانی کەندا و ئەمە دیارە کە ڕژێم لە تاراندا بە هیچ زۆرێک تێناگات تەنها لە هێز تێدەگات ئەمە ئاشکرایە هەمووان دەزانن هەمووان ئەوەی دەزانن کە ئیمارات لە چەندی ساڵ ڕابردوودا پەیوەندیێکی هەستیاری هەبوو لەگەڵ ئێراندا باسیاری و مامەڵی کرد لەگەڵ ئێراندا بۆیە هەموو ئەو پەیامانەی کە دەنێدرێن لە ئێرانەوە بۆ وڵاتانی کەندا و هەروە باستەوە دەکرێت کە وڵاتی دراوسێی باشن بە هیچ شوەیەک ئەمان بینیوە ئێران بە هیچ زۆرێکەمەی پەیڕەو نەکردووە بە هیچ زۆرێک دراوسێشی باش نەبووە نیەتێکی ئەو تۆی نەبووە بۆ ئەوەی دراوسێی باش بێت هەمووان دەبینن هەمووان پرسیاری ئەوە دەکەن ئەم هەزار موشەکانە ئەم هەزار درۆنەری کە
ڕوان دەکرێت بۆچی هەیە بۆچی ئەو هێرشانە دەکرێت بۆچی ڕەوانی ئیسرائیل ناکرێت لە بڕی ئەوە ڕەوانەی وڵاتانی کەنداو دەکرێت ئەمە پرسیارەکەیە. اینجا هێژە محەممەد هەمان پرسیار مەل هەرێما کوردستانێژی هەیە و بەڵام وەڵامەوێ مەوەەر نەگرتیە. دزانی دناوا 37 ڕۆژاندا زێدەتری 700 موشک و درۆن ئاراستەی ناوچەیەن جوداین هەرێما کوردستانی هاتی نەکردن. ئایا ئیمارات وڵاتێن کەنداوێ و عەرەبی لەسەروان هێرشێن بێبنەماک و کوردستان نەبەشەکەژوی شەڕی نەتەیە و نەژەیە لەسەر کوردستانێ هەم جلای ئیرانێ هەمژی مقاومەیە ئیسلامی لە عێراقی لەسەر کوردستانێ چاوا دەبینن بەتایبەتی مال کوردستانی پەیوەندیەکە دووستانەیە گەلەکە باش دگەل ئیماراتی هەیە ئیمارات چاوە بەرێ خود دەتەوی وازعی. من پێم وایە ئێران چەند ئامانجێکی هەیە لەم هێرشاندا یەکەم ئەوەیە کە ڕوبەڕووی ئەمریکا و ئیسرائیل دەبێتەوە هێرش دەکات سەر بەرژەوەندیەکان دەبێت کە دوورن بەڕاستی ئەمریکا لی دوورێ بۆیە هێرش دەکاتە سەر بەرژەوەندیەکانی ناوچەکەدا ناتوانێت ڕاستەوخۆ هێرش بکاتە سەر ئەمریکا بۆیە هێرش دەکرێتە چی هەڵبژاردووە ئێران ئەوەی هەڵبژاردووە کە بەرژەوەندیەکانی ئەو وڵاتانە هەڵبژێت کە زۆر پێشکەوتونە بۆ نمونە هەرێمی کوردستان بۆ نمونە ئیمارات ئەو دوو لایەنە زۆر پێشکەوتونە پێشکەوتو خوازن پێشکەوتن بۆیە ئەم هێرشان دەکرێتە سەر ئەم وڵاتانە ئەم ناوچەیە ئیمارات بە هەموو شێوەیەک هەوری ئەوەی داوە کە وڵاتەکەی بەرەو پێش بات هەموو شێوەیەک ئەوەی داوە کە وڵاتەکە پێشکەوتن بەدەست بێنێت بەی زۆرێک لەگە تیرۆردا نەبووە بۆیە ئێران لە دوای نیو سەدا هێرش دەکرێت ئێران زۆر دواکەوتووە هەرێمی کوردستان و نەشی زۆر بەرجەستەیە کە هەرێمی کوردستان زۆر پێشکەوتووە سەرکەوتنشی بەرچاوی بەدەستینەوە چەندین تەکانی گەورەی لێداوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی مرۆییەوە هەرێمی کوردستان لەگەڵ هاوشانی وڵاتانی کەنداوە بەڕاستی بۆیە ئێران ئەم هێرشە دەکات وا دەبینێت کە خۆی دواکەوتووە بۆیە ئەم هێرشان دەکات سەر وڵاتانی پێشکەوتوو من لەگەڵ ئەوەدام کە وڵاتانی کەنداو دەبێت پەرە بستێنێن هەروەها یاخود ئەم شەڕە بگرن داوا بکەن لە ئەمریکا ئەم شەڕە بکرێت ئەم هێرشان بوەستن ئیتر کۆتایی پێبێندرێت بۆیە ئەم خاڵی کۆتایی هەیە کە بێ باسی بکەم ئەوەی کە هەیە ئێران دەیەوێت لەم کێشەکە دەخاتە سەر ناوچەکە کێشە دەخاتە ئابووری ناوچەکە هەڕەشە لە ئابووری ناوچەکە دەکات هەڕەشە لە ئابووری تەواوی تیان دەکات بۆیە بەم شێوێ دەوێت فشارێک بکات ئەمە دژمنایەتیش زۆر گەورەی لەگەڵ وڵاتان کردەوە بۆ زۆر خەتەرە بەڕاستی بۆ ئێران بۆ داهاتوو. هێژای محەممەد ئەو موڵەتە دۆناڵد ترامپ دا ئیرانی بۆ ڤەکردنا گەڕووی هۆرمز سبەهی ئێواری دماهێک دەهێتن ترامپ دەبێژیتن عردو ئاسمانە لە ئیرانێت کەمە جەهەنەم و وێران دەکەم ئیرانژی حتا وێ لە حەزێت گەلبیتن بەرێ موشک و درۆنێن وێ لە 15-16 وڵاتێن ناوچەیە دناودا هەرێما کوردستانە ئیماراتە ڕأیاتە سبەهی ئێواری دي تشي بيت طبعا من الصعب ان نعرف ماذا يدور براستي زور استما بزاني كترامب بي لتي دكاتو والله اگر باسي ياخذ ببين ك زوخ كاميرا شي درون براستي و بيدسي كهيرش دكريت هيرش شي سرباز دكريت اگر تي هيرش كان نوستاون هيرش كان وصل ايران نوستاون كم روجو تا امرو تا بيانيش دتوان باز كم هيرش كان نوستاون بلام اوي بودسم ك ترامب هيرش گورا دكاد من او هاي خوێنمەوە کە هێرشی زۆر گەورە فراوان دەکرێت بۆ سەر ئێران بۆ سەر ڕژێمی ئێران بۆیە ئێران دەبێت ئەو کاتی کەماوێتی بەباشی هەڵسەنگاندنی بۆ کات بۆ ئەوەی کە هێرشی زۆر گەوری نەکرێت سەر بۆ ئەوەی دۆخکە باشتر بێت. هێژە محەممەد حەمادی چاودێری سیاسی ژە ئەبوزابی پایتەختە ئیماراتی گەلاکس پاسیاتەت کەم.